الله لەم بەردە جوانانە ئەمە بەردی کوردستانە شکر یەک دوو کارگە هەیە کە خەریکی ئەم بەردانەی خۆمانە ئێستا ئەچم لە ژوورەوە سەیری ئەو بەردە ڕەشەکە ئەوە پرسیارم کردووە بەردێکی دەگمەنە ئەم سوورە زۆر شتێکی جوانی لە دەرەچە سەیری ئەم کریستاڵیە ئێستاکە بیبینن لە ژوورەوە بیبینن با بچین بۆ لای کاک حاجی خەلیل بۆمان باس بکە باوەڕم پێ بکە ئەوەی کە من پرسیارم کردووە بەردی مەڕمەڕی جۆری شین جۆری سوور هەیە لە پێنجێنەکەی خۆمان لەسەر ئاستی جیهان بەردی دەگمەنن ئێستا بیبینن ئەمانە بە بڕاوی بزانن چەند شتی دەگمەن و جوانی تێدا فەرمونون سلام عەلەیک حاجی گیان کەفارەتی شەبێ پرسیارم کردیان تۆزە ناساغی حاجی بەڕاستی نازانم من زۆر سەراسیمە بووم بەردی کوردستانم بینی لە ناو ئەم هەموو بەردە ئەم بەردانەی بێگانایە سەرسامبوونەکەم حەقم پێ ئەدەی کە فعلەن کوردستان پڕە لە دوڕ و گەوهەر سەد حەقت بێم ئەوەی لای خۆمان هەیە لەی شوێنێکیکە مستحیلە هەبێت ئەمانە چین ئەمە سێ نوع بەردە بەس لە حوزەی قەڵازیە هێشتا شەش نوعی کەشی ماوە بێتە ناوە ئەمە هەمووی یەک قڵازیە ئەوەی بدەچێت ئەوەیان یەک لە یەک باشتر هیچ کامیشان پێویستی بە معالەجە نیە ئەو بەردێکە لە خارجۆ بۆمانێ لە چ لە ئێران چ لە تورکیا ئەکسێرەتی معالەجە کراوە تۆ ئەیبینی لە چتە دایرەکان مەڕمەڕەکان کراوە هەمووی چاڵ بۆ کونکون بووە لە پای چی لە پای معالەجە ڕاستە لەم هەرێمی کوردستانە بەردی شینمان هەیە دەگمەن بەردی سوورمان هەیە دەگمەن ئیتالیا و ئیسپانیا ژنێتی بەڵێ لە حوزەی پێنجوێن هەموو شتێکوانێ بەردی شین بەردی شینانەیە بە شینی کانیخان مەشهورە لای خۆمانە بەردی سەر سوورا و سوورامانەیە هەر سپیەکی کاڵەڵی شەفاف ڕێک بەردی وا کەم هەیە لە عاشقی بەردی زۆریش نەکەم هەنی من ئاڵتون هەیە خەڵکەچیە زیوی خەڵکم بۆێنم لە ملاولا زۆر معامەلیشوانەیە لەم شارە ئێستا بگەڕێیت ئەبینی شوە بەردی تورکیا یا ئێران هێناوە لە معاملەکەی خۆی وەستاندووە ئیش ناگە لە زمانی سەداما ئێمە کە ئیشمانە کرد تقریبا 50 بۆ 55 شار لەم شاری سلێمانیا ئیشێ کرد ئێستا 5 شاری شەکە باشە هەمووی بەردی ئێرانی و تورکیە ئیسپانیە هێنیان بەڵێ تۆ هەر بە بەردە کوردیەکەوە خۆمان وامان کردو لە خۆمان قیمەتی شتەکەی خۆمانمە بۆ وڵاتەکەی خۆمان نێشتووە هەر بۆ خۆمان سە من ئەگەر چم ئێرانی بێنم ئیشی لێ بکەم یعنی قیمەت و نرخی وڵاتەکەی خۆم نازانم لە ڕووی کواڵەتیەوە بەردەکانی خۆمان بە نرختریشن هەمووی یەک لەوان باشتر نەبێ خراپتر نیە خۆی گەورە بەردی دروستکردە دەستی بە شەریتیان نیە لە دروستکردنەکەی وەکو یەک دووچی بەردمان هەیە ئێمە هەمان بێ و کەس نەیبێ لە دنیا بەردی ڕەشی سێ سایقمان دەتوانم تەعادای بکەم ئەوەیە بەڵێ بەردی ڕەشی سێ سایقە لە دنیا دەگمەنە زۆر بە دەگمەنە مستاحیلە شیوە بەردەشینەکەی پێنجێنیش دەگمەنە زۆر دەگمەن نییە بە شینەکە لەوە چێ بەدیلێ بەس ئەمە کەم باشە شینەکە بەردمان هەیە لە وەک بابەتی ئۆنێکس بە نرخبێ ئەگەر بەڵێ هەمان لە لۆلان نەمانە لە منتیقی سیدەگانەوانە بەری لۆلانمانەیە لە بەردی چیمانەیە لۆلان منتیقی لۆلان بەردی ڕەنگی چۆنە ڕەنگی تۆ بڵێ مۆمیە لە شێوەی سویمانەیە سەوزیمانەیە سەوزێکی کاڵە کاتێککە گڵۆپی خەیتە پشتیوە ڕەنگە لەم دیوە گڵۆپەکە دەبینیت ئەوەنە شەفاف چەندێک بەردێ و چەنی خۆمان سەرفەکرێت چەنی وەکو تۆ گیرسانم لە مانیەکە تقریبا 500,000 متر بەر لەست لە تورکیاوە بێتە کوردستانی منێتە بڵێ کەمە کاتی خۆی کە ئەو کاتە ئیشە بوو لە 2014 نازم بۆ ئێستا لە تۆزی ئیشوەستاوەیان نازان بزڵ بەڵام لە ئەوەی کە یەک لە تورکیا ئەمەی خۆمانەکە سەدقاتی ئەوەی خۆمان دێت چونکە ئێمە حمایە قانونیمان نییە لە وڵاتە کەسێک نییە حمایەت بکات لە معمەلی کەتی تایبەتی وڵاتی خۆمان لە دۆکۆ بیگرە تاگاتەوە لە شوێنکاری خۆت بەردی کوردی داناوە بەڵێ هیچ شتێکم نییە تا ئێستا بەردی ئێرانی بەکارنێنەوە نە تورکی هەچی بەردەکان هەمووی کە لە ئەیان بینی ئێستا لەم قاعای بینی ئەوەی بەردی وڵاتی خۆمان ئەو بەردە ڕساسیە جوانش کوردیە بەڵێ هەر هەمووی کوردیەوە ئەم سپیانش هەمووی بەردی کوردستانە ئەو بەردی قەراخ سپی قەراخ قەراخە بەڵێ ئەمەی قەڵات زێە سپیمانەیە لە قەراخە لەو زۆر لەوەش جوانتر کریستالیشە کریستاڵی بەڵێ بەس ئێمە کێشەیەکمانەیە بەڕاستی بەردەست ئەهلی لادێەوە گیرمان خواردووە بۆ ناڵنیش پێ لە مەقلعەکان مەقلع مڵکی منە بوو نیش لێکەی زۆر شوێنەیە گیرمان خواردووە بێ بە یاسا ڕێک بخێ یاسا لە
نازانم چی یاسا ئیجازەت هاتێ هەموو شتێک هاتێ دێتە سەرەوەی ئیشکەی کابرای ئەهلی لادێگەڵە ئیشی ئێمەیە نایڵێ ئیشکێ بە ئیشەوەیە حاجی ڕاستە بەڵێ لە بەردی ئەمە بە بەردیە بن بۆ وڵاتان بۆ وڵاتان نەمبین بەستا بەسڕ زانماگان لێتی هێڕوا لە قەڵازیەوە بارێکم بۆ بەسڕ لە قەڵات زێەوە بەڵێ باش ئێمە مشارمان نییە کارگەمان نییە نەمەکانمانێ وەختی خۆی پێێتەڵە 55 دانە معمەلی بەردی مەڕمەر لەم سلێمانە بۆ ئێستا پێنج دانیشەکە ئەم پێنجدانە نازان بەشی چیەکە وەختی خۆی ئەگەر هەر معمەل 50 کەس شتیاب کردیان چ کەس بووە یان کەسی شتیاب ئەگەر حیمایە بکرێت ئەتوانی بەردی 2 مەتر و 3 مەتری و 5 مەتری و هەموو خەڵکە یەتەوە سەریشەکەی خۆی خەڵکەکە بۆچی نایە بەدەمشەوە حیمای نییە کە حیمایە نەبوو وەکو تەماتەکە پێنجێنی لێ بێ فڕی ئەی پێنجێن بۆ چوە لە بزارعەکە خەڵشت فڕەیە حیمای نییە کە حیمایە هەبێشت لە خارجۆنەیە کابرای پێنجێنی بۆ تەماتەکەی فڕیا سەرجادە چ شتێک عاشقی بەردی کوردستانی کردی لە ناو بازاڕە گەورەی دنیا بووم باوکم لە وەکو بزان لە ساڵی 58ەوە خەریکە میشێ ئێستا شیشمان دیارنی ئەوەی شتێکەکەی بینیت ئەگەر بەردی بێگانەکە و بێنە ساغە کردایەتەوە قازانجە زۆرتر بوو بەڵێ بەس نەمکرد ینی تا ئێستا نەمکردو نەشی کرد هیچم پێینی تۆ بینی سیرەکەی خالەمە چێەکەی کابرا معمەلەکەی خۆی داخستووە ناو معمەلەکەی خۆیان تۆ کاشی مەڕمەڕ ئێرانیە فرش ئەمە بۆ لە پێناوی چییە بەس حمایەمان نیە حمایە قانونی کاکنەوە پشکنی نەکەن بۆ بەرد بەڵێ چ شتێکی زۆر دەگمەن زۆر سەرنجی ڕاکێشای کە قەت بیرە ناچێتەوە وەڵایی ئەو بەردانەی کە ئێستا بینی لەمە خاستن لەم بەردە ئەو بەردە سوورە کە هەمانە قەت لە بینا چونکە دانایە داناڕچێت هەشتێکی لە نایە یعنی 100 ساڵ بمێنێتەوە کێشەی نییە ئەوە ڕاستە مەسەلەن ئەڵێن لە کوردستان کە بیناکەی بەردی وڵاتەکەت بەکاربێنە مقاومەی زۆرترە چونکە بەرهەمی ژینگەکەی خۆتە گەرما و سەرمای خۆتی بەرکەوتووە بەڵێ وایە فعلەن وایە بەڵام ئێستا بەداخەوە کە مەشروعی دەرە چیاڵێ یا بەردی ئێرانیە تورکی مۆ بەکاری حکوومەتەکەی خۆمان لەوە یەکڕەت خۆیان ئەویش هەر ئێرانی و تورکیا ئەوان ئیجباریان کردووە ئێرانی تورکیەکە لە مەشروعەکان سەرف بکە ئەگەروان نەبێ خەڵکە اعتیادیە چ کابراڵێ وەڵا بەردی تورکی پێوتوم بەردی تورکی چییە؟ هەر بەردە لە ئێرە بێت لە بینای ئیستثمار مەسەڵەن لە سلێمانی 15 مەشروع من ئاگادارم موافقەی بۆ کراوە بەردی پێنجێن و قەڵات زێ و قەراق سەرفکە تۆ سبەینە ناتوانانی کارگەی گەورەش دابنی بزان بەردەکەم سەرفە بێ ئەوە ناکەن بە مەرج لەسەر کابرای مەشروع کابرای کە پرۆژەی هەیە لە پرۆژەکەیە ئەڵێ وڵاتە بێ بەردە تورکیەکە ئێرانەکە بەکاربێنی ئەمە کراوە بە مەرج ڕێنە حکوومەت دەمەینەوەت بێ ئەوان خۆیانە چەند هەر نووسراوە بەردی تورکیا بەردی ئێرانی سێری کە بزانە نەنووسراوەیان دێ بۆ بەردەکەی خۆمان خۆی پیس کردو ئەخە خۆمان کە بەردەکەمان نییە بەوانش مەجبورن دیاریان کرد بەڵام بۆچی نییە اینجا لە وڵاتانە دامی صناعی هەیە من لە ساسی ئەم مەشروع بۆ نمونە لە 100 مەشروع دروستەکەی حکومەت لە سا هەفتای داهاتێ لە ساسی خۆ بێنە ئەمە کرێت بەڵام لە وڵاتەمە نییە داعم نییە هیچ شتێک نییە ئەی باش ئەم شاخانەی کوردستان سە من ئەیبینم جاری وایە هەر وەکو نەخۆشیەک بۆ نمونە ئەڵەم زانم چۆن ڕەنگە نەخۆشیش نەبێ با بڵم وەکو هیوایەتێک ئەڵەم زانم ئەم شاخانە چۆنە بڕندا وڵاتانی تر حتا لە باکووری کوردستان ئەمە نەڕێک ئەی بڕن ئەمە نەجوانی لێراڵی بە تێنتی پیاتەکان سەردانی مەدانی بکەی بۆ قەڵازی حالێن لە قەڵازیە ویشەکەن بە تێنتی نا بە سیمەی بڕن بەڵام زۆر شوێنیش دەقاقی تا بەردێ دەرەکە وتم ئەو هاتی وێرە شوێنەکانمان هەمووی بەدەستی خەڵکی ناحاڵیوە ناڵێنێ بەدەست چیوە ئیجازەیەن بە هەموو کەسێک کابرا مەعمەلی بەردی نییە چون ئیجازەیەنێ کە ئیجازەی نییە چێ بە دەقاق و بە تێنتی تیەکەی بەس بۆ مەسەلەی بەردی کاشی مۆزاییکەکەی شتێکیکە نییە لە 50 کارگەی پێش ڕاپەڕینەوە بۆ بەردی ناوخۆ هاتوینەتە سەر چەند کارگە پێنج کارگە زیاتر لە 55 لە 55 مە کارگەی بەردی بردین بووە لەم سلێمانی ملوکەوە